سەبارەت بە پێشێلکاریەکانی سوپای عراق بەرامبەر جوتێرانی کورد بەڕێز محەممەد ئیسماعیل نوێنەری جوتێرانی سەرگەڕان لەگەڵمانە کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕستان بەخێر بێن لە کاتێکە هیچ کێشێکی یاسایی لە بەردەم زەوی جوتێرانی کورد نەماوە سوپای عراق چی لە ئێوەوێ بۆ ڕێگریەکە؟ بەڵێ سوپاس بۆ جەنابەت بەخێر بێن. بەداخەوە پێدەچێت کێشەکە عینەن مەوزوعی تعریب بێ. ئێمە بەڕاستی ئەو 5 گوندە لە هەمووی کەرکووک نازانم بۆ زیاترە و 5 گوندە ئیتر ئێستا مەنعکراوین. بەداخەوە 2 ڕۆژیشە یەکجاری هێزێکی زۆری هاتێتە سنوورەکەمان بەڵکو هێزیان یا تاغوشیانێنەوە هە لە سەد جادە دەخەون، یعنی حتا ئاویان لە ئاژەڵەکانیشمان مەنع کردو. زۆر خراپە. ئێمە نازانین یعنی سیرمان پێهات کاتێک سیرمان کرد هێزێکی زۆر خێمە مەنعکراوی لێ شوکار بەر کاتی خۆی قایدی فرقەی هەشت ڕێی بە ئێمەدا ئەوانەی ئاژەڵدارن یەکێ پارچەیە بچووک لەبەر ئاژەڵەکانیان بکەن، بەڵام هەردوێنێ پێرێ قایدی فرقەی هەشت خۆی هاتە سنوورەکە و بەداخەوە بڕیاریدا ئەوانش مەنعکەن ئاژەڵیش برسووکەن ئاژەڵیش وە بکەن ئاژەڵەکانی سنوورەکە بەجێبێڵن. هێناوە هێزیان لەسەر جادە خەوتووە. ئەم بڕیارانە لە کێوە دێ؟ بەڵێ ئەم بڕیارە سەیرانە لە کێوە دێ کە سوپای عراقی؟ ئێمەش نازانین یعنی بەڕاستی ئێمەش نازانین ئەمە لە چۆ ئەم بڕیارانە دێت، چۆن بڕیانە بەڕاستی ئێمە کاتی خۆی کێشەکە لەشکە لە گوندی شەناغە ڕوویدا بڕیار وابوو لژنەیەک تەشکیل کرا بە ئەمری سەرۆک وەزیران ئەم کێشەیە چارەسەری بۆ دۆزرایەوە چەند قەتعەیەکەیە کێشەی لەسەر بۆ بۆستی ئەوەی تر کێشەی لەسەر نیە ئیش بکە، بەڵام بەداخەوە پێدەچێت نە سوپا و نە ئیدارەش ئیش بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بکەن. وا دیارەوە ئەنجومەنی وەزیران ئەوەندە کەس حسابیشی بۆ ناکە. بەداخەوە ڕێنمایەکانیش هاتووە، بڕیارەکەی سەرۆک ئەنجومەنی وەزیرانیش هاتووە، لای منیش هەیە، بەڵام بەداخەوە یعنی وەزعی سنوورەکە ئێمە زۆر خراپە. ئێمە ینی لە ڕێی کەناڵەکەتانەوە بانگەواز دەکەین بۆ قیادەی کورد، ینی بەڕاستی وەزعێکی ئێستا ئێمە لە ئابلوقەی ئابرووی دراوین، وەزعمان زۆر خراپە بەداخەوە. زۆر باشە، بۆچی بڕیارەکە جێبەجێ ناکرێت؟ کێ ڕێگرە لە جێبەجێکردی ئەو بڕیارە؟ واللهی ئێمە ئەو بڕیارە دەبێت بپرسین لەو لایەنەی کە جێبەجێی ناکەن بەڕاستی، چکۆ بڕیارەکە ئەوەی من تاکیدم کردەوە لە ئەنجومەنی وەزیران لە دەی سێ گەیشتێتە محافەزەی کەرکووک بەداخەوە، ینی قیادەی عەمەلیاتیش ئەم بڕیارێ گەیشتووە. ینی بەڕاستی من ئەم مەوزوعە نازانم بۆ وای لاتەوە، خەڵکی ئێمە وەزعیان زۆر خراپە. من لە هۆشداریش دەدەم بەلایانی پەیوەندیدار، ینی وەزعێکی خراپ دوای لە سنوورەکەمان ڕوو دەدەگە چارەسەر نەکرێم وەزە. باشە، بەشێک لەو زەویانە کێشەیان هەیە، بەشێکی دیکەیان کێشەیان نییە. ئەو زەویانەی کە کێشەی مڵکداریان نییە بۆچی ناهێڵێر لەوانەش ینی جوتیاران بڕۆنەوە سەر زەویەکانی خۆیان؟ بەڵێ ئێمە مەسەن من لە بۆ نمونە لە گوندی شەناغا 5,000 قەتعەم هەیە، لە 5,000 قەتعە عفوا لە 500 قەتعەم هەیە، لە 500 قەتعە 499 مشکلەی نییە، تەنها یەک قەتعە مشکلەیە. ئەو قەتعەشم بە بڕیارەکانی هەڵوەشانەوەی مەسقیاسەورە ئەوش چارەسەر کرێ. بەڵام نازانین ئێمە ینی ئەمە بۆ ڕێگا بەوانە نادەن کە کێشەشیان نییە ئەوانش بکەن، کەچی ئێمە ئەو قەتعانەشمان دیاری کردووە ئەو پارچە زەویانەی کە کێشەیان لەسەرە خودی خۆی سوپاش هاتووە لەگەڵمان لێژ نەبووە دیاری ماکردووە، بەڵام ئێستا ڕێگا بەوانەی تریش نادەن، ینی زۆر سێرە نازانین. زۆر باشە، ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەتوانێت چی بکات؟ پارێزگاری کەرکووک دەتوانێت چی بکات بۆ ئەم بابەتە؟ واللهی من داوایان لێ دەکەم سەردانی سنوورەکە بکەن، بە تایبەتی کاگرێوار خۆی بێ سێری سنوورەکە بکە، سێرە و عسکەرتاریە بکە، سێری ئەو هەموو هێزە بکە کە لە سنوورەکە ئێمەیە. ینی ئەم هێزە لە باری چی یعنی هەر قایدێک دێتون و هێزێک دێنێ و ئەو خەڵکە ئێمە ئەزیێتەدا وەرن سەیریکەن کاکە، ینی بەڕاستی وەزعێکی زۆر خراپ لە سنوورەکە ئێمەیە. باشە، دەبێت چی بکرێت کاک محەممەد بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ ئەم کێشەیە ساڵهای ساڵە هەر بەردەوامە. کێشەکە چارەسەری یاسایی بۆ دۆزراوەتەوە. ئەوە فەرموو لەگەر قانونی ئلغای قەرارەتی مەسقیاسەورە سزنەکان هەمووی بەربوون، نازانین بۆ بڕیانانەی تایبەت بە ئێمەیە جێبەجێ ناکرێ و دوایش وەکوتم ئەو تۆسیاتەی لە ئەنجومەنی وەزیران کە ئەو لوزنەیە کاتی خۆی سەرۆک وەزیران پێشی فترێک لەوە پێش ناردی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە تەوسیاتەکە باشە، لایکەم ئەو 11 قەتعەی هەمانە کێشەی لەسەرە دەوەستی ئەوەی تری شوکاری خۆی بکە، بەڵام ئیتر ئێستا بەداخەوەی ئیش بە قەراری سەرۆک وەزیرانیش ناکەن. نازانم سەرۆک وەزیران بۆ لە کاک محەممەد ئەم بڕیارە لە کێوە وەرەگرن؟ ئەم هێزەی کە لەوێن سوپای عراق بڕیار لە کێوە وەرەگری؟
بە خودای ئەبێ لە وەزیری دیفاع بپرسرێ ینی ئەبێ نوێنەرانی کورد بە وەزیری دیفاع بڵێن چکو ئەم جارە من پێم وایە ینی وەسعێکی زۆرتر لە جاران ڕوودەدا لەگەر من نامێ خۆزگاری ئەوە نین چکە ئەمە هەرچ لە نەتیجە سوپای خۆمانە و ئێمە شتەکانمان دەوێت بە یاسا و چارەسەر بکرێ بەڵام نازانم ئەم وەزعیان بۆ گەیاندێتە ئەمڕۆ. بەڵێ زۆر باشە کاک محەممەد ینی ئەم کێشەیە بەردەوامە هەوڵتان داوە ینی لەگەڵ نوێنەرانی کورد جارێکی دیکە پرس و ڕاوێژێ بکەنەوە کە نابێت سوپای عراق بەم شێوەیە پێشرکاری بکات و ڕێگری بکات لە جوتیارانی کورد کە با بڵێن بچنەوە سەرزەویەکانیان بەشێکی زۆر لەو زیانە کێشیان ئەوانشی کە کێشیان هەیە بڕیاری بۆ دەرچووە یعنی چۆن هەوڵتان داوام کێشارە بگەێنە ئەوان. بەڵێ ئێمە هەموو نوێنەرانی کوردمان دیوە من خۆم بە تایبەتی وەکو نوێنەری ئەو سنوورە کاک شاخەوان ئەمڕۆ لاشی بووم تێم گەیاندووە مۆزوعەکەیمە زۆر خراپە جەنابیشان لەسەر خەتە هەوڵ بدات کێشەکەمان بۆ چارەسەرکە عینەن لەگەر کاگرێوباریش قسەم کردووە پێم وتو وەزعەکەمان زۆر خراپە دەبێت چارەسەر بکرێن وەزع بەم شێوازە نابێ بەڕاستی داوای لە قیادەی کوردیش دەکەین ینی ئێمە چیمان کردووە و بارودۆخە لەسەر ئێمە هاتووە لەسەر و پێنج گوندا. باشە ئەگەر بێت دەنگی لێ بکرێ و هیچ هەڵوێستێک نەبێ ئەم کێشەیە چی لێ بەسەری طبعا تەقێتەوە ئێمە نامانەوە بەم ئاراستەیە بڕوە ئەو کات خەڵکی ئێمە وەکو جاری جاران دەبی لەگە سوپا دەبێ بێتە ڕوبەڕووبوونەوەیان ئێمە خۆزیاری ئەو وەزعانین بەڵام لە نەتیجە گەر ئیش بە یاسا و بە قانون نەکرێ ئەمە نەتیجەکەی لێکەوێتەوە. بەڵێ بەڕێز محەممەد ئیسماعیل نوێنەری جوتێرانی سەرگەڕان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.